خۆشببختانە هەواڵانی ئەنجومان وەک چاوەڕان دەکرا بە گیانێکی هەواڵانە و بەرپرسیارانە تاوتوێی نەخشەڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان کرا و دوجار پاش گەیشتن بە کۆمەڵێک تێبینی ئەو نەخشەڕێگا خراوەتە دەنگدانەوە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا لە 84 کەسەوە 4 کەس دژ بوون 3 کەس بێدەنگ بوون ئەوانی دیکە بە بەڵێ دەنگیان بە نەخشەڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەگەڵ ئەو تێبینیانێک کە هەمانە وەکو پاشکوێک بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنێرین پیرۆزبایی لە جەماوەری یەکێتی و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بە تایبەتی کەسوکاری سەربەرزی شەیدان کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچەندە بەشێک نەبووە لە کێشەکان خۆی بە بەرپرس دەزانێت بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوە من لەو بڕوادام کە لە داهاتوویەکی نزیکدا یەکێتی دەست بە سەردان دەکات بۆ لایەن هێزی لەگەڵ سیاسەکان.